روزنامه کردستان هژمارە خۆی 645 بەشی عەرەبی و هەژمارە 186 بەشی کوردی بمژار و بابەتێن خۆی نو دەرکەتیە و گەیشتە بەردەستی خوێنەران. کوپیەک ئەلکترۆنیش ڕۆژنامەیەژی گەیشتە بەردەستی ڕێباز نیوز. دروپەلا یەکەم یا ڕۆژنامەیەدا بەرەگا سەرۆک بەرزانی دایرەیە رەخستنا کۆبانەیە پەدەکەسەری تورکیە شینا سیاسەتمەدار و خەباتکاری کورد یە باکووری کوردستانی حەمید ئیسماعیل ئاغا کرێن. پەدەکەسێ شینا دکتۆر فرسەت سۆفی پارێزەری هەولێرێ کرد. هەروەها بابەتەکە بناوێ پێشمەرگەی ڕۆژ ئاڵەیەن ئاسیمانان پێخەمبەرێن ئازادیەنە گۆتارا دەستپێ کرد ژێر سەرناوێ پێڤەژۆیە دانوستاندنان لە ڕۆژاوایە کوردستانی و سووریێ جێخۆ دەگرن. دروپەلا دووەم دەژ ڕۆژنامەیە کوردستان پەکەکێ دوو وڵاتیان کورد لە عەفرینێ بشێوەیەکی هۆڤانە کوشتن و شەهید خستن ڕەڤاندن و لەشکەرکردنا زارۆکەکە کوردادن بناوێ بەرفین العومەری ژاریێرێ خستنا بناوێ جوانی شۆرەشگەر یا بسەر پەکەکێڤە برایە ڕەڤاندیە کورد نش ئادرەشۆ هەرگولیên ڕەڤاندنا برایە خۆی ژاریێ پێدێڤە ئەشکەرەتکە. هەروەها کۆچبەرکردنا هەژمارە خەباتکارن ڕۆژاوایە کوردستانی و شەهیدبوونا وڵاتیەکی لە عەفرینێ و ڕەڤاندنە 7 وڵاتیان دن هاتنە بەڵافکردن. دروپەلا سسیان دەژ ڕۆژنامەیە کوردستان استخباراتên پێدێ گەفان لە ماڵباتên پێشمەرگەی ڕۆژ لێ باژارên دەربێسیە و عامودی دخوا پێدێ جارەکەدن لەشکەریە نەچار ئەکتیڤ دکە پەکەکێ بدەهان وڵاتی نەچار کردن بەشداریەت خۆپێشاندانên شنگالێدە بکەن قەرەسۆ دبێژە یا ژمەرە گرنگ ئەوە ئارمانجامە شنگال جە هەرێما کوردستانی وەرەڤە قەتاندن. هەروەها کۆچبارکردنا خەباتکار کەمال عەبدی و هەژمارێک بابەتێن دن جێخۆگرتنە. ڕەوژ و پێشهاتەیەن داویر ڕۆژاوایە کوردستانی و سووریە گشتی ڕەوشە هەرێما کوردستانی ڕەوشە کامپێن پەنابەر و دەربدەران لە هەرێما کوردستانی و ئەوروپای راپۆرت لێدوان چاند و هونەر شرۆڤە نەرین و هەلبەست گۆتارên سیاسی و civakî بابەتên girêdayî civak û tenduristiyê dropalên din yên rojnameyê de cêxwegirtine. Dejmara 186 de beşê Kurdî jî ji Rojnameya Kurdistan kuj çar û pelan pêk tê. Dropala yekem de babeteken vîskar Çîmen Xidir bi navê qedexeyê rewşa welatiyan zehmettir kiriye cêxwegirtiye. Yekrêzî li Kurdistana Sûriye û hêviyên xelkê babeteken vîskar Canda Abdallah serbarî tewana gundê Kîmarê dropala di duan de hatine belavkirin. Dropala çaran û ya dawiyê de ji Rojnameya Kurdistan kuj çand û hunerê re hatiye dabeşkirin. Babeteke bi navê Jina Kurd 25 mijdarê bêdengiya xwe dişkîne. Serbarî helbesteken vîskar Mahsûm Pîjo bi navê Gul û Bilbil babeteken vîskar Şiyar Aliyanî bi navê Daxê Xefletê cêxwegirtine. Rojnameya Kurdistan rojnameyeke siyasî, rewşenbîrî û civakî ye. Nîv mihaneya jaliyê ragandina navendî ya Partiya Demokrata Kurdistan Sûriye ve tê berhevkirin. Alî Umar